إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویستم، خوشکانی بەڕێز، کردەوەکانی ئینسانی مسلمان، چونکە ئینسان تا مسلمان نەبێ هیچ کردەوەیەکی مەقبول نییە. کردەوەکانی ئینسانی مسلمان لای خوا وەرناگیرێ ئیلا بە دوو مەرج نەبێ. مەرجی یەکەمی ئیخلاسە، واتە نیازپاکی لە ئەنجامدانی ئەو کردەوەیە بۆ خوای پەروەردگار بیکەی. مەرجی دووهەمی ئەو کردەوەی کە ئەیکەی، ئەو عەمەلەی کە ئەنجامی ئەدەی موافقی شەریعەتی خوا بێ، بەپێی شەریعەتەکەی خوای پەروەردگار بێ. خوا کارێک لە ئینسان قبوڵەکە ئەگەر خۆی داوای لێکرد بێ، وەو شێوەیشی ئەنجامی بدا کە خۆی فەرمانی پێکرد بێ. کەوابوو ئەم دوو مەرجە زۆر زۆر گرنگە بۆ وەرگرتنی کردەوەکانمان لای خوای پەروەردگار. زۆرێک لە ئێمە گرنگیەکی زۆر ئەدەین بە خاڵی دووهەم. زۆرێک لە ئێمە گرنگیەکی زۆر گەلێک زۆریش ئەدەین بە خاڵی دووهەم. واتە هەر یەکێک لە ئێمە کاتێک کارێکەکەین یا کردەوەیەکەکەین زۆر جار تەئکید لەسەرەوەکەین کەوا ئەمە خوا وتوێتی، ئەمە شەرعیە، ئەم کارە. ئێستا من داوا لە هەر یەکێک لە ئێوە بکەم بڵێم با نوێژی جمعە 4 ڕکات بکەین، هیچ کام لە ئێوە قبوڵی ناکە، چونکە ئەڵێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی جمعای 2 ڕکات کردووە، تۆ بۆ 4ەکەی. ئەمەش طبعاً گرنگە، بەشی دووهەمی وەرگرتنی کردەوەکانە. یعنی ئەگەر کردەوەکانت بەپێی شەریعەت نەبێ، بەپێی قورئان و سنەتەکانی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم، وەرنەگیراوە. بەڵام خاڵی یەکەم زۆرێک لە مسلمانان گوێی نادەنێ کە ئەویش شەرتەکەی، یعنی ئەتوانی بڵێ باڵەکەی ترێتی. ئینسان کاتێک ئەتوانێ بفڕێ بۆ لای خوا، بەرز ببێتەوە کردەوەکانی بۆ لای خوا، ئەگەر دوو باڵی هەبێ بە یەک باڵ بەرز نابیتەوە، باڵێک بەرزت ناکاتەوە، چەندێک هەوڵ بدەی هەر بەرزت ناکاتەوە. مەسئلەی ئیخلاس، نیازپاکی زۆر زۆر گرنگە، نابێ ئێمە ئیهمالی بکەین. ئەویش پەیوەندی بە دڵی ئینسانەوە هەیە، پەیوەندی بە ناوی دڵی ئینسانەوە هەیە. ئیخلاس کەس نازانێت کێ مخلصە، خوا نەوێ. کەس نازانێت کێ ڕیابازە، خوا نەوێ. کەوابوو مەسەلەکە پەیوەندی بە دڵەوە هەیە. کەوابوو دڵ زۆر گرنگە، وا نەزانی شتێکی بەسیتە. مەسئلەی دڵ زۆر گرنگە. تەنانەت خۆشەویستەکانم دڵ جاری وا هەیە نەخۆشەکەوێ، و جاری وایش هەیە ئەو دڵە ساغ و سەلیمە و نەخۆش ناکەوێ.
کاتی ئێمە باسی نەخۆشیەکە من قەزدم نەخۆشیە دنیایەکان نییە خوێنی بۆ ئەڕوایا بۆ ناڕوا یا دەمارێکی وەستاوە یا نەوەستاوە من مەبەستی من ئەوە نییە لێرە مەبەستی من ڕوحی دڵەکەیە ناخی دڵەکەیە ئەوەیە کە خوا دڵی بۆ دروست کردووە ئەوەیە ئینسانەکان بۆ ئەوە دروست کراون خوای تەعالا جەستە و لاشەی داوەتە ئێمە و داواشی لێ کردین بیپارێزین بەس لەوە مهمتر ڕوحەکەیە کە خوای تەعالا زۆر زۆر جەختی کردووە کە بپارێزرێ چونکە ئەگەر ڕوحەکە بپارێزرێ جەستەکە ئەگەر بیشمرێ ئینسان سەرفراز ئەو دنیای سەرفرازە بەس ئەگەر ڕوحەکە مرد نەخۆشکەوت جەستەکە هیچ سوودی نییە ئەو ئینسانە با زۆران باز بێ با بەهێزترین کەس بێ قیمەتی نییە هەر ئەبێ بمرێ ئەو لاشەیە ئەبێ ببێ بە تۆ بە خۆڵ بەڵام دوای ئەوە چی ڕۆدا ئەوە مەوزوعێکە زۆر گرنگە بۆیە خوای تەعالا لە زۆر شوێنی قورئانە ئاماژە بەوە ئەکا کە دڵ هەیە نەخۆشە دڵیش هەیە ساغ و سەلیمە خوای تەعالا لە سوورەتی بەقەرە ئایەتی دە لەبارەی منافقەکان و دووڕوەکان و ئەفەرمێ في قلوبهم مرض ئەفەرمێ منافقەکان دڵیان نەخۆشی تایە دڵیان نەخۆشە یعنی کەوابوو دڵ نەخۆشە کەفێ کە نەخۆشیش کەوت ئەوە نییە بێژی وەکو جەستەکە بتمرێنێ نە ئەتکا بە منافق خوا پەناماندا تۆی مسلمان ئەکا بە منافق ئەو هیچ کافر هەر نەخۆشە دڵی کافرەکان دڵیان هەر نەخۆشە بۆیە کافرن بەس تۆی مسلمان ئەگەر دڵت نەخۆش بکەفێ سیفاتی منافق و دووڕوەکانت تیا دروسە بێ هەروەها خوای تەعالا لە سوورەتی ئەحزاب ئایەتی 32 ئەفەرمێ فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض ئەلەو ئایەتە خوای تەعالا نەسیحەتی خوشکان و دایکان و ژنانی مسلمان ئەکا پێیان ئەفەرمێ کاتێ قسە ئەکەن کاتێ لەگەڵ کەسێکی غەریبە یان یەکێک دای لە دەرگا یان ئەڕۆیتە بازار معاملە ئەکەی لە دوکانێکە لە شوێنێکە بە نازومی زۆ قسە مەکە دەنگ ناسک مەکەرەوە فلا تخضعن بالقول بەڵکو دەنگت گوڕ کەرەوە مادام ئەو کەسە کە تۆ قسەی لەگەڵا ئەکەی نامەحرەمتە حەڵاڵت نییە کەوابوو ئەبێ دەنگت گوڕ کەیتەوە بە شێوەیەک کە ئەو تەماحت تێنەکە فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض ئەو کەسەی کە دڵی نەخۆشە تەماحت تێکە خۆ مەرج نییە هەموو مسلمانان تەماحت تێ بکەن خەڵکێ لە بازاڕە دوکانی هەیە لە دائیرەیەکە ئیشەکە ڕۆژی دەیەها ئافرەت دێنە لای و هەر گاڵتەشی تێ و زۆر اعتیادیە و هەمووی بە خوشک و دایکی خۆی ئەزانێ بەڵام هەیە دڵی نەخۆشە بەڕێزان خوا ئەفەرمێ لە قورئانە هەیە دڵی نەخۆشە لەوانەیە یەکێ دوو سێ باش بێ بەڵام هەیە دڵ نەخۆشیش هەیە تەماحت تێکە و لەوانەیە دوایی کێشەت بۆ دروستکە بۆیە خوای گەورە بەو ئافرەتە ئەفەرمێ دەنگت ناسک مەکەرەوە هەروەها لە قورئانە خوای تەعالا باسی شیفای دڵانیش ئەکا ئەفەرمێ ئەم قورئانە کە خوای تەعالا دای ئەبەزێنێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين خوای تەعالا ئەم قورئانەی دابەزاندووە تاوەکو شیفا و بەزەیی بێ بۆ دڵی ئیمانداران قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور ئامۆژگاریەکتان بۆ هاتێ لەلایەن خواوە و شیفای دڵەکانیشتان ئەدا سوورەتی یونس ئایەتی 57 خوا فێرمانەکات لە قورئانە لە سوورەتی ئالی عیمرانە فێرمانەکان لە کاتێکا کە دوعا ئەکەین ئەم دوعایە بکەین یەکێک لە دوعاکان ئەم دوعایەمان فێرەکا خوا بە تایبەت لە زمانێکا زمانی فیتنە بێ زمانی ئەم هەموو بەزمە کە پیا بۆ ڕووی کردوتە مسلمانان کە ڕۆژانە هەزار فیتنە ڕوو تێکا بۆی لە دینەکەت هەڵت گەڕێنێتەوە گومانت بۆ دروستکە لە خوا لە پێغەمبەر لە قورئان لە سەحابە لە هەموو شتێ گومانت بۆ دروستەکە خوا فێرتەکە دوعا بکەی باخوا بتپارێزی ئەفەرمێ
یەکێک لە دوعای ئیمانداران ئەفەرمێ ئەوانەی کە بڵێن ئەهلی ئیمانن کە خوا دامەزراویانی کردێ ئەم دوعایەکەن بۆیە خوا دامەزراویان کردێ ئەفەرمێ ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب خوایە دوای ئەوەی کەوا پەروەردگاری ئێمە دوای ئەوەی کەوا هیدایەتمان دا یا ڕەبی دڵەکانیشمان دامەزراو بکە دڵەکانیشمان دامەزراو بکە لای مەدە لە حەق با شوێنی نەحەق نەکەوێ دوای ئەوەی کە هیدایەتت دا و هیدایەت و ڕەحمەتی خۆتمان بەسەرا ببارێنە بەڕاستی تۆ بەخشیندەی یا ڕەب العالەمین. نوعمانی کوڕی بەشیر خوای گەورە لە خۆی و لە باوکیشی ڕازی بێ سەحابەی پێغەمبەر بوون هەردووکیان ئەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلى الله عليه وسلم سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول طبعا حديثەکە درێژە ئەو کورتەی کە من ئەوەی کە پەیوەندی بە بابەتەکە ئێمەوە هەیە من ئەوەندەی باسەکەم ئەفەرمێ ئەلا وإن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێ طبعا حديثەکە لە بوخاری و لە موسلیم شاهەیە ئەفەرمێ لە گیانی ئینسانە پارچە گۆشتێک هەیە ئەو پارچە گۆشتە ئەوەنەی تیکەیەکی ناودەمە مضغە ئەو پارچە گۆشتەیەکە ئەو تیکەیە کە ئەیخەیتە دەمت ئەفەرمی هەر ئەوەنەی تیکەیەکی ناودەمە ئەگەر ئەو پارچە گۆشتە ساغ بێ چاک بێ پاک بێ هەموو لاشەی ئینسان پاکە بێ و چاکە بێ و ساڵحە بێ بەڵام ئەگەر ئەو پارچە گۆشتە خوا پەنامان بدا تووشی نەخۆشی هات گەندەڵ بوو فاسد بوو هەموو دنیا قیمەتی نییە هیچ قیمەتی نییە هیچ فریات ناکەوێ. خۆشەویستەکانم ئێمە زۆر جەخت لەسەر ئەوە کەین و خەڵکینە ئەوە حرامە خەڵکینە ئەوە حرامە خەڵکینە وریای ئەوە بن خەڵکینە وریای ئەوە بن ئەمە زۆر مهمە زۆر گرنگە بەس ئەو لایەنەی کەوا ئەکا کابرا پابند بێ بە ئەو مەوزوعەوە پابند بێ کامە شەرعە کامە شەرع نییە کامە دینە کامە دین نییە کامە سونەتە کامە بیدعەیە کامە حەڵاڵە کامە حرامە ئەوەی کەوا ئەکا ئێمە پابند بین بۆ مەسئلەی دڵە ئەگەر ئەو دڵە ساغ بێ سەلیم بێ خۆشەویستەکانم سبحان الله بەبێ ئەوەی مەلایە پێی بێژێ دڵ ئینزارەدا واللهی دڵ گێچێکی هەیە دەست بۆ بە حراموا ئەکا ڕێک لێ ئەدا ئەوەی ئەوە حرامە وریا بە حرامە گیانە دێتە لەرزین والله ئەو گێچە ئینزار ئەدا خۆشەویستەکانم پێت ئەڵێ ئەمە حرامە وریا بە ئاگات لێ بێ حرامە یەکسەر پێتەوەی بەس ئەگەر دڵەکە نەخۆش بوو خۆشەویستەکانم یان ئەمەنە گوناحی کردبوو غەرق بوو لە گوناحەوەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئیتر ئینزار لێ نادا وەکو خامێکی سپی وایە هەموو جارێک دڵی ئینسان وەکو خامێکی سپی وایە هەموو جارێک کاتێ ئینسان گوناحێکەکە نقطەیەکی ڕەش لەناو ئەو دڵەدا دائەنرێت تۆ غەڵەتێکەکەی هەڵەیەکەکەی نقطەیە ڕەش هەڵەیەکەکەی نقطەیە ڕەش ئەگەر ئینسانێکی خوانازبی دڵت زیندوو بێ یەکسەر دوای ئەوەی کە نقطە ڕەشەکە دانریا یەکسەر دڵت ئەشۆریت بە تەوبە بە زکر ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئایا کەسێک لە ئێوە ئەگەر ئاوێک بە بەردەم ماڵیانە ڕێ بکا ڕووبارێک بە بەردەم ماڵتانە ڕێ بکە ڕۆژی 5 جار خۆتی تیا بشۆری هیچ پیسێک بەلاشەت و ئەمێنێ وتیان نەوەڵا فەرمووی نوێژەکان ئاوایە دەستنوێژەکان ئاوایە لە حەدیثا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئینسان کە دەستنوێژی گرت لەگەڵ یا گوناحەکانی ئەوەرێ ئینسان ڕەمەزان بۆ ڕەمەزان کەفارەتی گوناحەکانە سەدەقە و خێرکردن گوناحەکانت ئەوەرێنێ یعنی ئینسان بە چاکە ئەو نقطە ڕەشانە ئەسڕێتەوە دوایی دڵەکە هەم بەسپێتی ئەمێنێ گوناحەکەی مرۆڤ نییە گوناح نەکا یعنی ئەگەر گەرەکتان بێ کەسێک بێ گوناح نەکا ئێستا لەسەر زەویان نییە چووی پێغەمبەران نەماوە
ئەگەر کەسی بێگوناحتان گەرەکە یەک نەفەر نییە بێگوناح بێ ئێستا، یعنی بڵێ گوناح نەکا، چونکە پێغەمبەران نەماون، معسووم پێغەمبەرەکانن، خوا معسوومیانی کردو. جگە لە پێغەمبەرەکان پێغەمبەری خوا فەرمێ كل بني آدمین خەطا، كلی بنی ئادەمی غەڵەتەکە، هەموو ئادەمی زادێ هەڵاکە، گوناحەکە نقطەی ڕەشدا ئەندێ لە ناو دڵە. ئەگەر گوناحەکە تۆبەی لێ کرد دڵی زیندوو بوو، یەشتان دڵەکەی زیندووە، یەکسەر ئەیسڕێتەوە، فۆرماتێکە یەکسەر ئەیسڕێتەوە. ئەگەر نەیسڕیەوە، گوناحێکی کرد نەیسڕیەوە، دووی کرد نەیسڕیەوە، سێی کرد نەیسڕیەوە، دەی بەرەبەرە نقطەی ڕەش تا ئەبێتە دڵێکی ڕەش. ئیتر پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم نە چاکە ئەزانێ کامەیە نە خراپە ئەزانێ کامەیە. یعنی ئەو ئینسانە وای پێ دێ خۆشەویستەکانم، وای پێ دێ نازانێت چی چاکە و چی خراپە، چی حەڵاڵە و چی حرامە، یعنی دڵی ڕەشۆ بۆ تۆ باسی حرامی لاکەی تۆ کەوتیتە دوای چی بۆ حرامە، چی حرامە، بۆ چی حرامە، نازانی حرام و حەڵاڵ چی. یعنی لێت یەک چووە، گوناحەکانی لێت یەک چووە ئەم کابرایە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی دڵی ڕەشۆ بۆ تۆ نازانێ. بەس دڵی ئیماندار چونکە سپیە ئینزار لێدا، ئیتر پێویستی بە فتوای مەلایش نییە، مەگەر چۆن جارجار مەسائلەکان قورس بێ لە شەرعا پێویستی بەوە هەیە بڕۆی بەلای مەر ئەگینا دڵت لێدا یەکسەر ئینزار. کابرایەتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری بابەتێکی کرد، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئستەفتی قەلبەک، فەرمووی بڕۆ پرسیار لە دڵت بکە بزان دڵ پێژێ چی. دڵ یەکسەر پێت ئەڵێ ئەو حرامە، دڵ پێت ئەڵێ، یعنی کە تۆ پرسیارت لە دڵت کرد دڵ ئەزانێ ئەمە حرامەیە ئەمە حەڵاڵە، ئەمە مافی خەڵکە، حەقی خەڵکە، ئەمە زۆر لە حەدی خۆی زیاترە، ئەمە هەموو کەسێک ئەزانێ ئەمە زۆر ڕۆیشتنە. دڵ لێ ئەدا، دڵ پێویستی بە فتوا نییە، دڵ لێ ئەدا. جا زۆر زەرورە ئێمەی موسڵمان دڵمان زیندوو بێ، دڵەکانمان هۆشیار بێ. من چەند وتارێک تەخسیسەکەم لەسەر ئەوەی کە مەسائلی دڵ لەسەر یەچم، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جەختی لەسەر کردووە، بەردەوام ئەفەرمێ اللهم مصرف القلوب صرف قلوبنا على طاعتك، دڵمان بێنەوە بۆ لای تاعەتی خۆت، بۆ لای حەڵاڵەکان. یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. لە ڕیوایەتەکەی ترە ئەفەرمێ ئەی ئەو کەسەی کە دڵان لە بینی دوو پەنجەی خۆتایە، دڵمان سابت کە و دامەزراوکە لەسەر چی؟ لەسەر دیندارێتی. تۆ داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە، دڵمان زیندوو بکە، دووری بخاتەوە لە نەخۆشی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ئیخلاص و نیەت پاکیمان پێ ببەخشە لە هەموو کار و کردەوەکانمانە، لە هەموو گفتار و قسەیەکمانە. یا ڕەبی خوایە دوورمان خەرەوە لە حرام، یا ڕەبی خوایە طالبی حرام نەبین، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت نزیکمان خەرەوە لە تاعەتی خۆت، نزیکمان خەرەوە لە حەڵاڵ، لە زمانی پاک، لە زمانی ڕاستگۆیانە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی، یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی، یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کەس و کارمان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت کوردستان لە تەفریقە و دووبارەکی پارێزە. یا ڕەبی کاربەدەستانی هەردەم پیاوی چاک و پیاوی ساڵح بن. یا ڕەبی خوایە کەسی خراپ نەکەی بە کاربەدەستمان. یا ڕەبی خوایە نەمان خەیتە ژێر دەستی زاڵم و ستەمکار، هیچ زاڵمێ مسەڵەت نەکەی بەسەر ئەم کوردستانە یا رب العالمین بە هەر چوار پارچەکەیەوە یا رب العالمین. ئامین ئامین.